باڵندەیەک دێتە لای سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت و پێڵێ: من شارێکم دۆزیوەتەوە لە بیاباندا، ڕۆچوە لە زەویدا، نیوەی دیارە و نیوەشی وونە لە ژێر زەوی، کۆڵەکە و پێدروستکارەکانی هەمووی لە زێڕ و زیون. سولەیمان سەلامی خوای لەسەر بێ فەرمووی: با بچین ببینم. بانگی سەربازەکانی کات لە جنۆکە و ئینسان ئەڕۆن هەتا ئەگەنە ئەو شوێنە. سولەیمان سەلامی خوای لەسەر بێت ئەو بەشەی بینی کە دیار بوو، فەرمانی بەبا کرد شارەکە دەربخەنەوە و ئەو تۆز و لمەی لە سەرەتی ڕای ماڵن. سولەیمان سەلامی خوای لەسەر بێت زۆر سەرسام بوو بە بینینی شارەکە و لە جوانی دروستکراوی شارەکە. ئەچێتە کۆشکێکەوە، هەندێک ئێسک و پرووس کە بینێ و دەستی لێدات. بە فەرمانی خودا ئێسکەکە بە قسە دێت. پێغەمبەر سولەیمان سەلامی خوای لەسەر بێت ئەفەرموێت: ئێوە کێن؟ ئێسکەکە ئاڵێت: ئێمە گەلێک بووین، خوای گەورە پێغەمبەری لە خۆمان بۆ ناردین هەتا عیبادەتی خودا بکەین، بەڵام ئێمە سەرپێچیمان کرد و خوای گەورەش غەزەبی لێگرتین. پێغەمبەر سولەیمان سەلامی خودای لەسەر بێت ئەفەرموێ: تۆ کێیت؟ ئێسکەکە ئاڵێ: من پاشای ئەم شارە بووم. پێغەمبەر سولەیمان سەلامی خوای لەسەر بێت ئەفەرموێ: حەزەکەی زیندوو بیتەوە؟ ئێسکەکە ئاڵێ: ئایا ئەگەر زیندوو ببمەوە تاڵی مردن ئەچێژمەوە دوای ئەوەی کە چەشتم؟ پێغەمبەر سولەیمان ئەفەرمێت: بەڵێ، هەمان ئازاری مردن ئەچێژیتەوە. ئێسکەکە ئاڵێ: نامەوێت زیندوو ببمەوە، منەزانم تاڵی ژانکێشان چ ئازارێکە. پێغەمبەر سولەیمان سەلامی خوای لەسەر بێت وازی لێ هێنێ و ئەڕوات، فەرمانەکات بەبا دیسان شارەکە بخەنەوە ژێر خۆڵ. خەڵکی ئەم شارە کێ بوون؟ پێغەمبەرەکەیان کێ بوو؟ خوای گەورە بەچی عەزابی داون؟ ئەو شارە لەکوێیە؟ ناوی ئەو شارە چییە؟ خەڵکی ئەم شارە قەومی عاد بوون. پێغەمبەرەکەیان هود بوو سەلامی خوای لەسەر بێت. خوای گەورە سزایدان بە ڕیحی سەرسەر، بایەکی وێرانکەر کە 7 شەو و 8 ڕۆژی خایاند. وای لێ هات شارەکە تۆز و خۆڵ دایپۆشی. شوێنەکەشیان بیابانی ڕبع الخالیە، ناوی شارەکەشیان ئیڕەمە ذاتی العیمادە.